هەپەگا ئاشکرای دەکات هێزەکانی پارتی دەیانەوێت سەنگەرەکانی گەریلا داگیر بکات. نەخۆشخانەکانی سلێمانی لە بەردەم ئەگەری داخستندان. هاتوچۆ وادەی گۆڕینی تابلۆی ئۆتۆمبیل لە سلێمانی و دهۆک ئاشکرا دەکات. سڵاوتان نەبێ لە شاپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم. ناوەندی ڕاگەیاندن و چەپەمەنی هەپەگا لە ئامارێکدا چەلەکیەکانی گەریلای لە ماوەی هەفتەیەکی بەردەوامی شەڕدا بڵاو کردوێتەوە و ئاشکرای کردووە. لە ماوەی هەفتەیەکی ئۆپەراسیۆنەکانی تورکیادا لە زاب ئاڤاشین و مەتینا گەریلا 152 چالاکیان دژی سەربازانی تورکیا ئەنجامداوە و بەو هۆیەوە 218 سەرباز کوژراون. ئاماژە بەوش کراوە تورکیا هەموو ڕۆژێک بە فڕۆکەی جەنگی و پێشکەوتوترین تەکنەلۆژیا جوگرافیای کوردستان بەردومان دەکات، بەڵام ناتوانێت ئامانجەکانی بەدەستبێنێت. لەبارەی داگیرکردنی چەند خاڵێکی هەستیاریش هەپەکە ڕەتی کردوتەوە و دەڵێت سوپای تورکی داگیرکار کە نەیتوانی سەربازەکانی لە ئاسمانەوە دابەزێنێت ئەم جارە هەوڵ دەدات لە زەمینەوە بێت، بەڵام گەریلاکان بە پەروەرزانەوەیان ڕێگەیان نەداوە تا ئێستا سوپای تورک بە ئامانجەکانی بگات. باسی هاوکاری و هەمانگی نێوان پارتی و تورکیا کراوە. لەو سنوورانە و هەپەگە ڕای دەگەێنێت تورکیا لە باشووری کوردستانەوە و لە هێڵی بامەڕنێ ئامێدی و دێرەلووکەوە هێرشی کردوتە سەرزاب. پارتیش بە ئاشکرا ڕێگەیدا لە پشتەوە خەنجەر لە سەنگەرەکانی گەریلا بدرێت. هێزەکانی پارتی لە پشتی کوڕەژارۆ جێگیربوون و هەوڵیاندا ناوچەکانی گەریلا داگیر بکەن ماوەی هەفتەیەکە و تا ئێستاش هێزەکانی پارتی دەستیان لەو هەڵوێستە هەڵنەگرتووە. جێگری بەڕێوەبەری تەندروستی سلێمانی مەترسێکی گەورە ئاشکرا دەکات و ڕایدەگەێنن نەخۆشخانەکانی سلێمانی لە بەردەم ئەگەری داخستندان. دەژڵێت وەزارەتی تەندروستی غەدرمان لێ دەکات و نادەتپەروەریمان لەگەڵ دەکات. دکتۆر هێرش سەید سەلیم جێگری بەڕێوەبەری تەندروستی سلێمانی لەبارەی کێشەکانی بەردەم تەندروستی سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین بە شارپرێسی ڕاگەیاند ئێمە داواکاریەکانمان قورس نین. داوامان کردووە پرسی جیاکاری لە نێوان شارەکان وەلا بنرێت و جیاکاری لە نێوان هاوڵاتیانی هەرێمی کوردستاندا نەمێنێت. قەیرانی دەرمانکە لە سنووری پارێزگای سلێمانی هەیە بەهۆی نەبوونی پارەی نەختینەوەی لە بانکەکانی سلێمانیە، ینی بەهۆی کێشەیەکی داراییەوەیە پەیوەندی بە وەزارەتی تەندروستیەوە نییە. ئەوەی کە پەیوەندی بە وەزارەتی تەندروستی ئەم بارودۆخانەیە کە ئێستا ئەیبینین ئەم مەسەلەی جیاکاریانەیە، ینی ئەوەی تریشیان بەڕاستی ئەکرێ وەزارەتی تەندروستی پێداگیری بکات لەسەر مەسەلەی دابینکردنی بودجەی مسۆگەر بودجەیەک پارێزراو بۆ بەڕێوەبەرایەتیەکانی خۆی نەک بۆ ئێستای سلێمانی، بۆ داهاتووی بەڕێوەبەرایەتیەکانی تریش لە هەموو بارودۆخێکی سەختی دژوار کە بێتە پێشەوە. بۆیە ئەوەی کە ئێمە داواکەین هەر ئەوەیە مەسەلەی جیاکاری ئەوە پەیوەندی بە بارودۆخە چێبڕچێ حزبیەکەوەیە من لەوەیە بینم لە هیچ شتێکی کۆی ناکەمەوە. بۆیە پێویستە کات ئەم بارودۆخە بە توندی ئیدانە بکرێ، بە توندی سەرکۆنە بکرێ، بە توندی بەرەنگاری بنەوە تا ئەو کاتەی جیاکاری نامێنێ لە بینی هیچ کەسێک، هیچ لایەنێک، هیچ ناوەندێک، هیچ مەرکەزێکی قەرارە. ئەمڕۆ دووشەمە فازڵ حاجی وتەبێژی هاتوچۆی هەولێر لە فەیسبووکی خۆی بڵاوی کردەوە بڕیارە سبەی لە دهۆک کار بە سیستمی تازی تابلۆی ئۆتۆمبیل بکرێت و لە سلێمانیش لە ڕۆژانی داهاتوودا کار بەو سیستمان دەکرێت. پێشتریش ڕایگەاندبوو بەستنی تابلۆی نوێی ئۆتۆمبیل دەستی پێکردووە کە سەرەتا تەنیا بۆ ئۆتۆمبیلی ژمارەکاتی بەردەستە. لەمە دووە ئەو ئۆتۆمبیلانی ژمارەکاتین و لە بەڕێوەبەری هاتوچۆ تۆمار دەکرێن. تابلۆی نوێیان بۆ دەبەسرێت کە نێودەوڵەتیە و دەتوانن گشتی دەرەوەی پێ بکرێت. ئاماژەی بەوەشداوە کە تابلۆی نوێی ئۆتۆمبیل هەر پارێزگایە کۆدێکی تایبەت بەخۆی هەیە کە پارێزگای هەولێر کۆدی 22 پێدراوە و پارێزگای سلێمانی کۆدی 21 و دهۆکیش کۆدی 24 پێدراوە. بەرپرسێکی پارتی لە بەغدا ڕەتی دەکاتەوە حیزبەکەی و یەکێتی لەبارەی دیاریکردنی کاندیدی هاوبەش بۆ پۆستی سەرۆکۆمار هیچ لێک نزیک بوونەوە و لێک تێگەشتنێکیان هەبێت. دەژڵێت دوای چارەسەربوونی کێشەی ناوماڵی شیعە پارتی و یەکێتی با کاندیدی خۆیانەوە دەچنە پەرلەمان و دەچنە کێبڕکێوە. مەهدی عەبدولکەریم فەیلی وتەبێژی لقی بەغدای پارتی ڕایگەاندووە پارتی و یەکێتی لەبارەی دیاریکردنی کاندیدی هاوبەش بۆ پۆستی سەرۆکۆمار هیچ نزیک بوونەوەیکیان نییە. باسی لەوەش کردووە ئەو کرانەوەی دەوترێت کە لە دوای جژنی ڕەمەزان لە پرۆسی سیاسیدا دروست دەبێت پەیوەندی بە ناوماڵی شیعەوە هەیە. دەژڵێت بابەتی هەڵبژاردننی سەرۆکۆمار لە دوای ڕێکەوتنی لایەنە شیعەکان ڕوودەدات
لەبەر ئەوەی پارتی و یەکێتی دەستیان گرتووە بە کاندیدەکانی خۆیانەوە بۆیە هەر یەکەیان بە کاندیدی خۆی دەچێتە کێبڕکێ بەدەستێنانی پۆستی سەرۆکۆمار لە پەرلەماندا. لە شاپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا شاد و بەختەوەر.